بەداخەوە ئەو بابەتی کەمی وەرگرتنی ئەو بڕەگەنمەی کە لە کوردستاندا بەرهەمدێ کێشەیەکەوە چەندی ساڵە دووبارە دەبێتەوە و ئێستاش هەم ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە هەم ڕوبەڕووی وەزارەتی زراعەش دەبێتەوە. ئێمە لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەدواداچوونمان بۆ کردووە و داوامان کردووە کە هاوشێوەی بەشەکانی تری عێراق پارێزگاکانی تر لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانیش ئەو بڕەگەنمە وەربگیرێ یان ئەوە تا ئەو بڕەگەنمەی کە پێویستە بۆ ئاردی پێویست بۆ هەرێمی کوردستان ئەوەمان بۆ سەر بکەن. ئێمە ئێستاش هەر لە هەوڵی بەردەوامداین بۆ ئەو بابەتە. مەسەلەی شایستەداریەکانیش ئەو پرسیارە زۆر دەکرێت ئەمڕۆ زۆر کراوە. جارێکی تر دەیڕێم ئێمە وەکو وەزارەتی بازرگانی چ لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی لەسەر ئەنجومەنی وەزیران وازمان لەوە نهێناوە کە بەدوای ئەو مافەی جوتیاران بکەوێن وازی لێبین. ئەمە واز بەردەوام بەدواداچوون بۆ دەکەین. بڕیارێکی سیاسیە لەلایەن سەرۆکی وەزیرانی پێشترەوە بڕیاری لەسەر درراوە پێویستی بەوەیە لەلایەن سەرۆک وەزیرانی نوێوە ئەو بڕیارە هەر بۆشێتەوە بۆ شایستەداراییەکان وەرگرنەوە.